لەبارەی دروستکردنی بەندا و عێراق هاتە دەنگ و هۆشداری بە هەرێم دەدات. دادگای فیدراڵی لەبارەی نرخی دۆلارەوە کۆتا بڕیاری ڕاگەاند. سەرکردەیەکی سەر بە هاوپەیمانی دەوڵەتی یاسا ئاشکرای دەکات سیناریۆی هاوپەیمانی سێقۆڵی بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار کۆتایی هاتووە. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق بێ ئاگایی خۆی لە نیازی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی بەنداوی نوێ لە هەرێم پیشان داوە. هۆشدارشی داوە لەوەی دروستکردنی ئەو بەنداوە نوێنە مەترسی لەسەر ئاوی ڕووبارەکانی دیجلە و فورات دروست دەکەن. عەلی رازی وتەبێژی وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەاند حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەتی دروستکردنی بەنداوی نوێ بەغدای ئاگادار نەکردوێتەوە و هیچ هەماهەنگیەکیشی نەکردووە. ئاماژەی بۆش کردووە نەبوونی هەماهەنگی لە نێوان هەردوولا کاریگەریەکی نەرێنی گەورەی لەسەر ئیدارەدانی دۆسیەی ئاو لەسەر تاسەری عێراقدا دەبێت. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێم ڕایگەیاند یادداشتنامەیەکی لێکتێگەشتنیان لەگەڵ کۆمپانیای پاوەر چاینا واژۆ کردووە بۆ ئەوەی 4 بەنداوی استراتیژی نوێ لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستاندا دروست بکات. دادگای فیدراڵی عێراق لەبارەی بەرزکردنەوەی بەهای دیناری عێراقی بڕیاریدا و سکاڵای پەرلەمانتارێکی لەو بارەیەوە ڕەت کردەوە و بڕیاریدا نرخی دۆلار و دینار وەک ئێستا بمێنێتەوە. باگوێرەی ئاژانسی هەواڵی عێراقی دادگای فیدراڵی عێراقی لەسەر سکاڵایەکی پەرلەمانتارێک کە لەبارەی دابەزاندنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بڕیاردان بۆ گێڕانەوەی بۆ بەهاکەی پێشووتری کۆبووتەوە و بڕیاری خۆی داوە. باپێی بڕیارەکە دادگای فیدراڵی سکاڵای پەرلەمانتارەکە بۆ دووبارە بەرزکردنەوەی بەهای دینار ڕەت کراوەتەوە. بەم پێش بێت جارێکی تر بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرز ناکرێتەوە و دابەزاندنی بەهای دیناریش لەلایەن حکوومەتی عێراقەوە نایاسایی نییە و دۆلار وەک خۆی دەمێنێتەوە. سەرکردەیەکی سەر بە هاوپەیمانی دەوڵەتی یاسا ئاشکرێ دەکات چوارچەوەی هەماهەنگی دەستی بە جوڵەیە کردووە بۆ ئەوەی لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا دانیشتێکی ئەنجومەنی نوێنەران تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکۆمار بە ئامادەبوونی 220 پەرلەمانتار ئەنجام بدەن. محەممەد سەیهود سەرکردەی سەر بە هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە لێدوانێکی ڕۆژنەمەوەنیدا ڕایگەیاند چوارچەوەی هەماهەنگی دەیەوێت بە سازان لەگەڵ کوت لە سیاسیەکان و بەپێی سیناریۆیەکی نوێ پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکۆمار بەڕێوەبەرێت و حکوومەت دروست بکات. ئەوەشی ڕوونکردەوە سیناریۆی هاوپەیمانی سێقۆڵی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار کۆتایی هاتووە بەهۆی ئەوەی لە چەند دانیشتنی ڕابردوودا نەیانتوانی نیسابی یاسایی هەڵبژاردنەکە تەواو بکەن. ئاشکراشی کردووە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا بە مەبەستی کۆتایی هەنان بە چەقبەستووی سیاسی و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق دیدارێک لە نێوان سەرکردەکانی سەر بە چوارچەوەی هەماهەنگی و کوتلەی سەدر بەڕێوە دەچێت. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران دەڵێت وەڵامی ئەوان بۆ ناردنی نێردەی ئیسرائیل بۆ کەنداوی فارس یەک وشەیە ئەویش هەولێرە. سەعید خەتیبزادە لە کۆنگرێکی ڕۆژنەمەوەنیدا وتوێتی ئیسرائیل ڕایگەیاندووە کە نێردەیەک دەنێرێتە ناو هێزی دەریایی ئەمریکا لە کەنارەکانی بەحرین. هیچ کات بەرامبەر ئیسرائیل بێدەنگ نەبووین و وەڵامی ئێمەش بۆ ئەوە تەنها یەک وشەیە ئەویش هەولێرە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران جەختی لەوەش کردوتەوە ئیسرائیل لە یەکەم ڕۆژی دامەزراندنیەوە هیچ کات سڵی لەوە نەکردوتەوە دۆخی ناوچەکە تێک بدات. ئەوەش لە ڕێگەی کاری خراپ و پلانگێڕی و هەندێک گروپەوە. لە ناوەڕاستی مانگی ڕابردوو سوپای پاسدارانی ئێران بە ژمارەیەک موشەکێریشان کردە سەر شاری هەولێر و بەپێی ئەو زانیاریانەی بڵاویشکرایەوە ژمارەیەک پێگەی ئیسرائیلیان کردوتە ئامانج، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیان ڕەت کردەوە. سەرکردایەتێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هۆشداری بە پارتی دەدات و ڕای دەگەێنێت پارتی بەم شێوەیە سزای خەڵک بدات لەگەڵ بەغدا ڕێک دەکەوین. دەژڵێت هیچ عیبی تێدا نییە بۆ مەسلحەتی میلەتەکەی خۆمان سوال دەکەین و سازش دەکەین و لەگەڵ عێراق و دەوڵەتانی تری دەرەوەی عێراقیش ڕێک دەکەوین. بێستن سابوراوایی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند ئەو ناوچانی یەکێتی تیاندا باڵادەستە لەلایەن حکوومەتی هەرێمەوە غەدری لێ دەکرێت و پارتی بە ئەنقاست کێشە بۆ سلێمانی دروست دەکات. هۆشداریش دەدات و ڕای دەگەێنێت ئەگەر براکانی خۆمان لە هەولێر لەگەڵمان ڕێک نەکەون ئەوە دەچین لەگەڵ برا عەرەبەکانمان لە بەغدادا دەنیشین. هیچ عیبی تێدا نییە بۆ مەسلحەتی میلەتەکەی خۆمان سوال دەکەین و سازش دەکەین. ئەوەی پێویست بکات بۆ ئەم میلەتە و ژیانی ئەوانی پێباش ببێتەوە و هەست بە پارێزگاریکردن لە کەرامەتی بکات ئێمە دەکەین. جەختیش دەکاتەوە تەنانەت ڕەنگە ڕێکەوتنمان بۆ خۆشگوزەرانی میلەتەکەمان پێویست بە دەوڵەتی دەرەوەی عێراقیش بکات.
ئەمەش ناچاریە بۆ خزمەتی میلەتەکەمان، چونکە نامەنەوێتنەوەکانی ئەمڕۆ چیتر باوکو و باپیریان نەڕیزی وەرگرتنی موچە خانەنشینیدا گیان لەدەست بدەن. لە کۆتاییشدا ئەوەی ڕاگەیان جەماوەری خۆشەویستی خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە چیتر ئەم بێڕێزیە قبوڵ ناکەین و ڕاچڵەکین دروست دەکەین. لە شارپرسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەربن.